جاء أمن لمدينة بم دستورة دامزرا وجێبەجێ کرا. ئەم دستورە خۆشەویستەکانم چەند خاڵێکی گرنگی تایە. یەکێ لەو خاڵانە ئەفەرمێ ئینەهم یعنی مسلمانان ئومەة واحیدة من دون الناس، مسلمانان خۆیان بۆ خۆیان ئومەتێکن جگە لە خەڵکی تر. یعنی ئەم دستورە مسلمانانی کرد بە یەک وە عشرەتایەتی و تیرەبازی و ئەم مەسائلانە نەماتەوە، حتا شارچێتیش نەما. عشرەت تیرە قەوم زمان ئەمانە هەر هەمووی خۆشەویستەکانم ئەبێ بۆ جانبی ئیجابی بەکار بێت، بۆ شتی چاک بەکار بێ. دەستی خەڵک بگری لە خراپەکردن، نێلی کەس خراپە بکە، نێلی بنەماڵەکەت، نێلی کوڕەکەت، نێلی عشرەتەکەت خراپە بکە، لە کشتی لە بواری چاکە بەکاری بێری. بەڵام ئەگەر عشرەت و بنەماڵە و قەومیەت و زمان و ئەمانە بووە سەبەب ئەوەی کەوا خەڵکانێک دەرەجەیەک بن و پلەیەک بن لە وڵاتە و خەڵکانێکی پلە دوو پلە سێ بن، ئەوە ئیتر کەوا بوو ئەو گەندەڵیەتانێ کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دعوها فإنها منتنة. ئەفەرمێ وازی لێ بێنن قەسەم بەخوا ئەوە بۆگەنە، هەر وەک ئەوە وایە بۆگەن منتنە یعنی گەندەڵە، یعنی گەندەڵیە. هەر لەفزەکە حسابکە ئەم لەفزانەیەوە ئێستا خەڵک بەکاری دێنێ. يعني عصبيت تو بڵێ وەڵام من ئەنساریم، ئەم بڵێ من مهاجریم، ئەم بڵێ من قوڕەیشیم، ئەو بڵێ من خەڵکی ئەوسون ناخوات. بەڵام لە کاتی بەهێزیە بۆ نمونە لە کاتی جیهادە، لە کاتی سوپایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوپاکانی جیا کردەوە بۆ ئەوەی هەر عشرەتێک زیاتر بتوانێ خزمەت بکە. لە کاتی چاکەیە بەکاری ئەهێنا، بەڵام لە کاتی خراپەیە کەس بۆی نەبوو عشرەتەکان بەکار بێنێ دژبێت. يعني من ئەگەر کەسێ لە عشرەتەکەم تعدای لە کەسێکی تر کرد لە عشرەتێکی تر، نابێ بڵێم وەڵاهی من مادام لە عشرەتی خۆمە هەر لەگەڵ ئەمام، نابێت، شتیوان نییە. و ئەو قاعیدەیە هەبوو، قاعیدەیە جاهیلی بەر لە ئیسلام، انصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە، براکەت سەر بخە ئەگەر زاڵم بێ و ئەگەر مەظلوم بێ. ئەمە طبعا لە کاتی جاهلیەتە بەر لە ئیسلام هەبوو، ئەمە یاسایەکی بەر لە ئیسلامە. لەناو عەرەبە يعني براكت يعني خزمكي خوات سر بخا اگر ظالم بي اگر مظلوم بي. اسلام هات امي قوري پیغمبر صلى الله عليه وسلم فرموي ام ياسايات جوانا بس بمعنى كي تر اگر براكت مظلوم بو سري بخا اگر ظالم بو سري بخا، بس چون سري بخي دسي بقرا ميلا ظلمك، دسي بقرا ميلا ظلمك. الله اكبر. يعني اشتكان كشتي قورا هموش تخرابا كان برو باشا، هموش تخرابا كان برو باشا. جاء آيني پیروزی اسلام مسلمانان هر کسی دتنا ام بازنيوا ایتر ابيتا يك لأندامكاني ام امتا كنتم خير امة، كنتم خير امة، باشترين امة. تواو هر كي بيتنا ام بازنوا ابيتا باشترين امت اگر طبعا تطبيقي بك، اگر ياساكاني ام امتا تطبيق بك.